قەیرانی سیاسی لە تورکیا بەردەوامە. ئۆرهان پامۆگ نووسەری تورکی و بڕاوەی خەڵاتی نۆبێلی ئەدەبیاتی ساڵی 2006 لە وتارێکدا کە دوێنێ لە ڕۆژنامەی گاردیەن بڵاوکراوەتەوە ئاماژە بە خۆپیشاندانە بەرفراوانەکانی تورکیا ئەکات و دەڵێت هەرگیز ئەوەندە سەرکوتکاری لە وڵاتەدا نەبینیوە. ئەو دەنووسێت لەو کاتەوەی کە ڕکابەرە سەرەکیەکەی سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان واتە شارەوانی ئیستانبول ئەکرەم ئیمامۆغڵو بە تۆمەتی بێبنەما و ساختەی گەندەڵی و تێرۆریزم دەستگیر کراوە، مەیدانی تەقسیم گەورەترین شوێنی گەشتیاری و چەقی خۆپیشاندانە سیاسیەکانی ئیستانبول چۆڵ و بەتاڵ ماوەتەوە و لەلایەن پۆلیسەوە گەمارۆ دراوە. لە ماوەی 50 ساڵدا کە لە ئیستانبول ژیاوم هەرگیز وەک ئەم ڕۆژانە شایەتی ئەم ڕادەیە لە ڕێو شوێنە ئەمنیەکان لە شەقامەکاندا نەبوو. وێزگەی مترۆی تەقسیم و زۆربەی وێزگە قەرەباڵغەکانی تری شار داخراون. حکوومەت هاتوچۆی ئۆتۆمبیل و پاسە نێوان شاریەکانی بۆ ئیستانبول سنووردار کردووە. پۆلیس هۆکارەکانی گواستنەوە پشکنین دەکات و ئەو کەسانەی کە لەوانەیە بۆ بەشداریکردن لە خۆپیشاندانەکان هاتبنە شار دەگەڕێنێتەوە. لە سەرتاسەری وڵاتدا تەلەڤیزیۆنەکان بەردەوام کراون تا خەڵک بتوانن بە دوواداچوون بۆ دوایین گۆڕانکاریەکان بکەن. نووسینگەی پارێزگاری ئیستانبول بۆ ماوەی یەک هەفتە کۆبوونەوە و خۆپیشاندانە سیاسیەکانی قەدەغە کردووە، مافێک کە لە دەستوردا مسوەگەر کراوە. لەگەڵ ئەوەشدا خۆپیشاندانی خۆڕسک و پێکدادان لەگەڵ پۆلیس بەردەوامە، تەنانەت سەرەڕای سنوورداری ئینتەرنێت بۆ ڕێگرتن لە کۆبوونەوەکان. پۆلیس بە گازی فرمێسکڕێش بێبەزەیانە مامەڵە دەکات و کەسانێکی زۆری دەستگیر کردووە. ئێمە لە خۆمان دەپرسین چۆن دەکرێت ڕووداوی ترسناکی وا لە وڵاتێکدا ڕوودات کە ئەندامی ناتۆیە و دەیەوێت ببێتە ئەندامی یەکێتی ئوروپا، لە کاتێکدا جیهان سەرقاڵی دۆناڵد ترامپ، شەڕی فەلەستین و ئیسرائیل یان پێکدادانی ئۆکراین و رووسیەیە، ئەوەی لە دموکراسی تورکیا ماوەتەوە ئێستا بۆ مانەوە خەبات دەکات. دەستگیرکردنی ڕکابەرە سەرەکیەکەی سەرۆک کۆمار سیاسەتمەدارێک کە توانای ڕاکێشانی پشگیری بەرفراوانی گشتی هەیە، حکوومەتی سەرەڕۆ و دەستی ئاسنینی ئەردۆغانی بردووەتە قۆناغێکی نوێوە. دەستگیرکردنی ئیمامۆغڵو تەنها چەند ڕۆژێک پێش ئەوە ئەنجامدرا کە حیزبی ئۆپۆزیسیۆنی سەرەکی بڕیار بوو بە فەرمی ئەو وەک کاندیدی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی دەستنیشان بکات. ئێستا تەنانەت لایەنگران و دژبەرانی حکوومەت لە یەک شتدا هاوڕان. ئەردۆغان ئیمامۆغڵو وەک هەڕەشەیەکی سیاسی دەبینێت و دەیەوێت لە دەستی ڕزگاری بێت. لە سێ هەڵبژاردننی دواییدا بۆ شارەوانی ئیستانبول، ئیمامۆغڵو زیاتر لە حیزبی دەسەڵاتداری داد و گەشە پێدان دەنگی هێناوە. لە هەڵبژاردنەکانی ئاوریلی 2019 دوای شکستی کاندیدی حیزبەکەی ئەردۆغان ئەنجامەکەی بە بیانووی سەرپێچی تەکنیکی پوچەڵ کردەوە، بەڵام 2 مانگ دواتر کاتێک هەڵبژاردن دووبارە کرایەوە، ئیمامۆغڵو جارێکی دیکە بە جیاوازیەکی زیاترەوە سەرکەوت. لە هەڵبژاردنە ناوخۆیەکانی 2024دا دوای 5 ساڵ شارەوانی ئەو جارێکی دیکە بەسەر ڕکابەری حکوومەتدا سەرکەوت و بۆ سێهەمین جار بوو بە شارەوانی. هەمان سیناریۆیە کە بەسەر خودی ئەردۆغان هات، بەڵام لێرەدا سوڕانەوەیەکی مێژوویش هەیە. ئەردۆغانیش 27 ساڵ پێش ئێستا ئامانجی هێرشێکی هاوشێوە بوو. لە ساڵی 92دا ئەو شارەوانی هەڵبژێردراوی ئیستانبول بوو وە کەسایەتیەکی خۆشەویست بوو، بەڵام پێکهاتەی سەربازی و سێکۆلار ئیسلامگرایی سیاسی ئەویان بە مەترسیدار زانی. ئەویش بەهۆی خوێندنەوەی شێعرێکی سیاسی بە تۆمەتی هاندانی ڕقی ئاینی دەستگیر کرا و 4 مانگ زیندانی کرا. بەڵام هەرم زیندان و سەرپێچی لە ملکەچکردن بۆ سیستمی ئەو کادوای کرد خۆشەویستیەکەی زیاتر بێت. ئێستا هەندێک شیکەرەوە دەڵێن چارەنووسێکی هاوشێوە چاوەڕێی ئیمامۆغڵو دەکات، کەسێک کە تۆمەتەکانی ڕەت کردوەتەوە و بەڵێنی داوە تەسلیم نابێت. دەستگیرکردنی ئەو لەوانەیە بەبێ ویستی حکوومەت ببێتە هۆی خۆشەویستیەکی زیاتری. لەگەڵ ئەوەشدا بارودۆخەکە تەواو وەک یەک نییە. ئامانج ئەم جارە لابردنی تەواوی ئیمامۆغڵو لە گۆڕەپانی کێبڕکێیە. یەک ڕۆژ پێش ناردنی پۆلیس بۆ دەستگیرکردنی ئەو، مێدیاکانی نزیک لە ئەردۆغان و سەرۆکی زانکۆی دامەزراوەی حکوومەت بڕوانامەی زانکۆی ئیمامۆغڵویان بە بیانوویەک پوچەڵ کردەوە، لەبەر ئەوەی تەنها ئەو کەسانەی بڕوانامەی زانکۆیان هەیە دەتوانن خۆیان بۆ سەرۆکایەتی لە تورکیا کاندید بکەن، ئەم کارە دەیتوانی ئەو ڕەت بکاتەوە، هەرچەندە ئەو وتوێتی دژی ئەم بڕیارە ناڕزایی دەرەبڕێت. تۆمەتەکانی گەندەڵی و تێرۆریزم دوای ئەوە خرانە ڕوو. ناونانی تێرۆریست بۆ نایارانی سیاسی دوای کودەتای شکست خواردووی 2016 بۆتە بەشێک لە ئامرازەکانی حکوومەتی ئەردۆغان. منیش ئەمەم لە نزیکەوە تاقی کردوەتەوە کاتێک لە ساڵی 2019 خەڵاتی نۆبێلی ئەدەبیات بە پیتر هاندکا بەخشرا، نووسەرێک کە پشگیری ئێسلۆبۆدان میلۆشۆڤیچی کردبوو، ئەردۆغان تووڕە بوو وەوتی هەرم خەڵاتیان بە تێرۆریستێکی خەڵکی تورکیاشدا بوو. ئاماژەیەکی ناڕاستەوخۆ بوو بۆ من.
منەوە ڕۆژە بڕیار بوو لە نیویۆرکەوە بگەڕێمەوە بۆ ئیستانبول و کەم مابوو گەشتەکەم هەڵوەشێنمەوە تا ئەو کاتەی وتەبێژی سەرۆکایەتی ڕایگەیاند مەبەستی سەرۆک کۆمار من نەبوو. دادگایەک کە لەژێر کاریگەری حکوومەتدایە ئێستا ئێمامۆغڵوی بە تۆمەتی گەندەڵی زیندانی کردووە، بەڵام نەک بە تۆمەتی تێرۆریزم. تۆمەتی تێرۆریزم دەیتوانی ئەم ڕێگەیە بە ئەردۆغان بدات کە کەسی دڵخوازی خۆی وەک شارەوان دابنێت، پۆستێک کە حیزبەکەی سێجار نەیتوانیوە لە هەڵبژاردندا بەدەستی بهێنێت. هەندێک نیگەرانن کە ئەردۆغان لەم ڕێگەیەوە دووبارە کۆنتڕۆڵی داهاتە زۆرەکانی شارەوانی بۆ بانگەشەکانی حیزبەکەی خۆی بخاتە ژێر دەستی. دەستگیرکردنی ئێمامۆغڵو تەنها لابردنی ڕەکابەرێکی خۆشەویست نییە، بەڵکو گەڕاندنەوەی سەرچاوەداراییەکان و دەسەڵاتێکە کە 7 ساڵە لێی بێبەش کراوە. ئەگەر سەرکەوتوو بێت هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی تەنها کەسایەتیەکی ئەردۆغان و کاندیدە دڵخوازەکانی ئەو لەخۆ دەگرێت، هەر ئەوانەی کە وێنەکانیان لە هەموو شوێنێکی شار دانراون و تابلۆ ڕووناکەکانی شارەوانی بۆ بانگەشەکردنیان ڕووناک دەکرێتەوە. بەڵام بۆ کەسێک کە لە نزیکەوە چاودێری سیاسەتی تورکیا دەکات ئەمانە سەرسوڕهێنەر نین. تورکیا لە دەیە ڕابردوودا دموکراسی ڕاستەقینەی نەبووە، تەنها دموکراسیەکی هەڵبژاردن بووە، شوێنێک کە دەتوانێت دەنگ بدەیت، بەڵام ئازادی بیرکردنەوە و ڕادەربڕین بوونی نییە. حکوومەتی تورکیا هەوڵی داوە خەڵک بە یەک شێوە دەربهێنێت، یەک دەستیان بکات. کەس تەنانەت باسی دەیان ڕۆژنامەنووس و کارمەندی حکومی ناکات کە لە ڕۆژانی دواییدا بە شێوەی خۆسەرانە دەستگیر کراون، ڕەنگە بۆ بەهێزکردنی پەروەندەی ئێمامۆغڵو یان ڕەنگە چۆن گریمانە لەسەر ئەوەیە کە کەس سەرنج نادات. ئێستا بە دەستگیرکردنی خۆشەویستترین سیاسەتمەداری وڵات کەسێک کە لەوانەیە لە هەڵبژاردننی نیشتیمانی داهاتوودا زۆرینەی دەنگەکان بەدەست بهێنێت، تەنانەت ئەم شێوە سنوورداری دموکراسیش بەرەو کۆتایی دەڕوات. ئەم بابەتە ئازاربەخش و ناگونجاوە و بەم هۆیەوەیە کە هەموو ڕۆژێک خەڵکی زیاتر دەچنە پاڵ ناڕزایەتیەکان. لانیکەم بۆ ئێستا هیچ کەسێک ناتوانێت پێشبینی بکات چی ڕوودات.